زانکۆی کەرکووک مەراسیمێکی تایبەت بەڕێزگرتن لە ڕۆحی نووسەر و ئەدیب محێدین زەنگەنە بەڕێوەچوو. مەراسیمەکە پێک هاتبوو لەکردنەوەی کتێبخانەیەک بە ناوی نووسەر و ڕۆشنبیری ناسراو محێدین زەنگەنە لەگەڵ سیمینارێکی زانستی و واژۆکردنی کتێبی پاڵەوان لە شانۆ محێدین زەنگەنە و چەند چالاکیەکی دیکەی هونەری سەبارەت بە ژیانی نووسەر و ڕۆشنبیری کۆچکرد و محێدین زەنگەنە. دێر ئەمڕۆ کۆلیجی ئاداب هەڵسا بە ئەنجامدانی سیمینەرێکی زانستی سەبارەت بە خوا لێ خۆش بوو نووسەر و چالاکبووانێکی کەرکووکی محێدین زەنگەنەیە کە لەوانەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی کابراکی زۆر معروفە هەمووەکو کوردێک هەمووەکو کەرکووشیەک ئێمە وەکو دەستگایەکی زانستی بە پێویستمان زانی ئەم چالێکی ئەنجام بدەین لەبەر ئەوەی نەوەکانیان هەستان بە کتێبخانەیەکی تایبەت سەبارەت بە محێدین زەنگەنە پێشکەشیان کرد بە کۆلیجی ئاداب بە بەشی زمانی عەرەبی بریتیە لە 2018 کتێبی سەرچاوەیی و کتێبی داڕشتنی نووسەر محێدین زەنگەنە. دیارە ئەمڕۆ لەسەر بابەتی زانستی و ڕۆشنبیری هەموو بەرپرسان دێنە دەنگەوە بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی ئیداری کەرکووک وەڕێز پارێزگاری کەرکووک کاک ڕێبوار تاها ئەمڕۆ خۆی ئامادە بوو وەکو ئەرکێکی زانستی و خزمەتکردن بە دام و دەستگا زانستیەکان ئامادەی ئەم ئاهەنگە بوو لەگەڵ سەرۆکی زانکۆی کەرکووکە.